لەمڕۆیە ئەمانەوە باسی کانولەی پۆرلاین بکەین. ئایا کانولەی پۆرلاین چییە؟ کانولەیەکی تایبەتە کە لەژێر پێستی بەشی سەرەوەی سنک لایشاندا دەنرێت بە نەشتەرگەریەکی بچووک و لە ژێربەنجی کەمی ئەو لایەی کە کانولەکەی تێدا دادەنرێت. بۆ کام نەخۆشانە بەکاردێت؟ یەک بۆ ئەو نەخۆشانەی بۆ ماوەیەکی زۆر چارەسەر وەردەگرن. دوو ئەو نەخۆشانەی چارەسەرەکانیان کاتی زۆریان پێویستە. سێ ئەو نەخۆشانەی دەماری خوێنیان زۆر باریکە و دانانی کانولە بۆیان ئاستەمە. دەتوانرێت هەموو جۆرە چارەسەرێکی پێوەربگیرێت وەکو کانولەی ئاسایی. دوای تەواوکردنی چارەسەرەکەت بەڕاوێژ لەگەڵ پزیشکەکەت بڕیاری لابردنی لێ بدە. ماکەکانی دوای دانانی کە ڕەنگە دروست بن: یەک هەوکردن و سوربوونەوە و ئاوسانی شوێنی کانولەکە. دوو کڵۆبوونی خوێن لە ناو کانولەکە. هەر کات ئەو ماکانە دروست بوون دەست بەجێ پزیشکەکەت ئاگادار بکەرەوە. بە هیوای لە ساغی و تەندروستی بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.